بەداخەوە لە جیهانە هەر پێشێلکاریەکە بێ بۆ سەر ئازادی ڕادەربڕین یاخود بۆ سەر ڕۆژنامەنووس ئێمە وەکو ڕۆژنامەنووسان ئیدانەیەکەین و کارێکی نەشیاوە بەرامبەر بە ئەرکی ڕۆژنامەنووس و لە هەرێمی کوردستانیشدا نەک ئەوەی کە ئێمە ئەیبینین بەڵکو بە پێی راپۆرتی ڕێکخراوە جیهانیەکانیش ئەوە سەرمێنراوە کە لە هەرێمی کوردستاندا تا دێت ساڵ بە ساڵ ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا بەرەو لاوازبوون دەڕوا کامەش بەداخەوە زۆر کات لە کاتی خۆپشاندان و گربوونەوەکانە ئازادی ڕۆژنامەنووسی یاخۆت پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە نەک تەنها لە کاتی کارکردناکە پێشێلکاری ئەکرێ یاخود ڕێگری ئەکرێ دەست بە سەرگرتنی ئەو کەلوپەلانەی کە ڕۆژنامەنووس پێێتی نەک تەنها لەم کاتەیە لە کاتی کارکردن ئەو ڕێگریانە هەیە بەڵکو لە ماوەی ڕابردووشدا بینیمانەکە بەشێک لە ڕۆژنامەنووسان بە تۆمەتی تێکدانی ئاسایشی نەتەوەیی سزادراون و چەند ساڵ زیندانی کراون کە ئەمەش نیشانەیەکی پرسیار لەسەر کۆمەلگەی کوردی لەسەر ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا دادەنێت چونکە کۆمەلگەیەکی دیموکراس پێویستی بەوە هەیە کە ڕۆژنامەنووسەکانی یاخود دەستگا ڕاگەاندنەکان و ڕەخنەگران و چالاکان بە ئازادی بتوانن یاخود ڕووماڵی خۆیان بکەن یان ڕاو بۆچوونی خۆیان دەرببڕن و چونکە لە بەرامبەرە هاوڵاتیانیش پێویستیان بەوەیە کە زانیاری ڕاست و دروستیان پێ بگا بۆیە پێویستە هیچ سانسۆرێک و هیچ ڕێگری و ڕێگەگرتنێک نەبێت لە بەردەم ڕۆژنامەنووس و چالاکانی مەدەنی بۆی کە بتوانن زانیاریەکان بگەێنن بە هاوڵاتیان کاتێک ڕۆژنامەنووسێک کە بیەوێت شتێک بە دژی دەسەڵات یاخود شتێک لە بەرژەوەندی دەسەڵاتانە بێت ئەنجامی بدات یاخود زانیاریە کە لە بەرژەوەندی ئەوانانە بێت لەلایەن ئەم ڕۆژنامەنووسەوە ئاشکرا بکرێت ئەوە ڕاستەوخۆ لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە هێرش لەسەر ڕۆژنامەنووسە هەیە بە دەستگا ئەمنیەکانیانەوە کە ئەتوانن بار شێوەیەک بێ دەنگی ئەو ڕۆژنامەنووسە کە بکەن ئەمەش بۆەوەیە کە ئەو زانیاریانەی کە هەیە لە باگراوندی ڕۆژنامەنووسەکە یاخود ئەو زانیاریانەی کە لە دەست ڕۆژنامەنووسەکان زیاتر لەوە ئاشکرانە بن بۆیە بەهۆی ئەوەی هێزە ئەمنیەکان هەمویان لە خزمەتی حیزبەکانی دەسەڵاتان بەردەوام هێرشیان بۆ سەر ڕۆژنامەنووسەوە بە تایبەت ڕۆژنامەنووسانەی کە بەردەوام لە بەشێکی مەیدانی لە نێو هاوڵاتیانان و لە کاتی گربوونەوە خۆپشاندان و ناڕزایەتەکانی هاوڵاتیان بەردەوام ڕۆژنامەنووسەکە لەگەڵ هاوڵاتیەکەیە دەبێتە قوربانی لەو بینەیە کە تەنها ئەو بۆ ئەو چوە دەنگی هاوڵاتیەکە بگەێنێ خۆ ئەو ناڕزایانەی کە هەیە بیگەێنێت بەڵام پێشێلکاریەکان هەر کاتێکگە بۆ سە هاوڵاتی هەبوو بێ یەکەم جار بۆ سەر ڕۆژنامەنووسەکە هەبوو لەلایەن دەستگامنیەکانەوە دواتر بۆ سەر هاوڵاتیەکان هەبووە کە هاتووە دەنگی ئەو هاوڵاتیە بگەێنێت بەدەسەڵات. ڕۆژنامەنووس هەمیشە ئەرکی گەیاندنی زانیاریە لە هەر کوێیەکی دنیا بێ بۆیە پێشێلکاریکردن لە هەر شوێنێک هەبێت بەرامبەر بە ڕۆژنامەنووسان من وەکو ڕۆژنامەنووسێک ئیدانەیەکم بەکارێکی نەشیاو بۆ سەر ئازادی ڕادەربڕین و ئازادی کاری ڕۆژنامەوانی سیر دەکرێت.